ماوەستا غازی من منداڵێکی ئۆتیزمم هەیە بە نمونە کە حاڵەتی ئۆتیزمی هەیە وا دروسترەوە بڵێن وانە نەک بڵێ منداڵێکی ئۆتیزمی بڵێ حاڵەتی ئۆتیزمی هەیە حاڵەتەکەی هەیە هەندێک ڕستە وشە هەیە دەبێت ئەوەشیان هەتا ئێستا مشکلەی لەسەر هەندێک درێن نەخۆشی هەندێک درێن حاڵت بەڵام وەکو شەخصیم هەتا ئێستا باسی نەخۆشی نەکردێ من هەر بە حاڵەت ناوی دەبم نازم لە هەندێک لایەن و درێن نەخۆشی هەندێک درێن حاڵەتەوەشان هەر مشتومڕی لەسەرەوە تاوەکو ئێستا ئەو زانیاریکە ئەمە بۆ خۆمان هەمانە نەخۆشی نییە تێکچوونە ڕاستە عین تێکچوونە لە بەشێک لە دەمارەکانە ئەوە ینی ئەوەش نییە بڵێ بکەوت قالبی نەخۆشی چکە نەخۆشی ڕاستی شەمامۆستا نەخۆشی چارەسەری هەیە هەندێک نەخۆشی هەیە دەرمان چارەسەری دەکاتن بەڵام ئۆتیزم ینی دەرمان چارەسەرەکەی نییە ڕاهێنان چارەسەریە شتەکە زۆر زۆر لەوەی ئالۆسترێنانێ مامۆستای ئەگەر ینی نەخۆشی و حاڵەتەکە ئێمەگە حاڵەت بین وڵا حاڵەتێکی وا ڕوویدا بەڵام ئێستا ئۆتیزم لە حاڵەتیش دەبووتە دیاردەیەکی باو ینی لە تازە بازی ڕێژەکانمان کردووە سارەکەی خۆ لەبییر مەکە کە منداڵیش وەزمە ڕێژەکانی باسمونکە کە لە ساڵانی 1970 لە 10,000 منداڵێک دەربوون بە ئۆتیزم لە دنیای هەتووە لە 10,000 منداڵی ئەو مەتیقەی خڕکەوە یەکی هەڵدەبژێری ئۆتیزمە بەڵام بە توی ژینەوەی ئێستاکە لە 2022 سارە لە هەندێک وڵات 36 لە هەندێکیان 56 لە هەندێکیان 50 مثلەن 455 هۆکارەکەشی لەوانەیە بەپێی بەرزوزمی ژمارەی دانیشتوان وڵاتەشی ئەمریکا چەندان میلیۆن نەفرن لەوانەیە فەرقی لەگەڵی عێراق ژمارەکانیان دەستان خۆش ماوەستا هێلین ماوەستا غازی بێ کە وەکو نمونەیەک ئێوە لە سنتەرێک کار دەکەن منیش منداڵێکمە کە حاڵەتی ئۆتیزمی هەیە باشە بۆچی منداڵەکەم بێنمە سنتەر سوودی سنتەر چییە؟ شارەکەی منە ئەمام مناوە پرۆژەی داهەما سوودی سنتەر بەدڵنیاوە سوودی هەیە یەکێک لەو سوودەی هەرە گەورانەکە بە منداڵ دەگەینیتن ئەوەیە کە منداڵەکە لێکوان لە جەساتی تاچی لەگەر مامۆستاکەی خۆی وەردەگرێت کە هەندێک سنتەر ئەو جەساتەی نییە بەداخۆ مەفروزە هەربیتن چکە جەسەی فەردی فەیس تو فەیس لەگەر منداڵ و مامۆستاکە بە بڕبڕی پشت ڕاهێنان ئەم بەکو ڕاهێنن دەرێم دادەنرێتن دووش لەوانە لێکوانە ڕێنمایی دەدرێت بە داک و باوکە داک هەیە دەرێ مامۆستا داک بڵێ منەڵێ لە هەموو کەسێک دڵسۆزە لە بۆ منداڵەکەی خۆی لە منی ڕاهێنەریش دڵسۆزدا دەرێ مامۆستا غازی ئەمە نازانم لە چێ دەست پێ بکەم دەرێ وەڵاهی ئەو ڕاهێنەری ئەتو دەیکە لەوانێ بڕوع و بەرجام بکەی بەڵام مشکلەکە لەوەی هونەری ڕاهێنانکردن نازانم چکە چەندی سیمینار و شتم هەیە لەسەر هونەری ڕاهێنانکردن لەگەڵ منداڵی ئۆتیزمدا ئێمە پێی دەڵێن ئەوە پرۆگرام و بەرنامەیە لە بۆ منداڵەکە جارێ منداڵەکەی تۆ لەو تەمەنە و لەو حاڵەتە و لەو ئاستەیە پێویستی بەو 6 فەقەرەی هەیە یان ئەو 5 فەقەرەیە تکای لەو دەیلامەدا ئەوەندە پێکرد ڕێنمایی دوومت دەدەینی وە دووش لێکوانە منداڵەکە لێکوانە چاڵاشەکە بە گروپات ئەمە لێکوانە منداڵەکان زۆر جاران وارێ دەکەیت ئەگەر بێت و لێکوانە فێری مەسەلەن ئەو سەبزەیەویتکە هەر خیار و بیبەر و ئەوانە کارتەکانە شتاندنمان هەیە لە فێرکردنی منداڵەکاندا ئەلێکوانە بە کارت فێرمان کردیا ئەو دوو تیمارتی تەنیشتمە کە سوودی باشی لە بۆمانەیە خوا خێریا بنووسیتر سەوزە و میوەی دەفرۆشن زۆر جار دەرێمە مامۆستاکە دەستی منداڵەکە بگرە مەسەلەن جارجار ئەلێن دەر بە شێوازی کردانی بە منداڵەکە بکە کە ئەوە خیار دەست دەکاتە سنووفەکە خیارەکەی دەردێنیان بیبەرەکە یان تەماتەکە شتێک یعنی ئەوانە هەموو یارمەتی دەدا هەم بە شێوازی دەسەی فەردی هەم بە شێوازی گروپات و دەرچوونی دەرەیەکان کە یارمەتی و پاکبشن لە بۆ ئەو منداڵی زیاتر چای بکتۆ و هۆشیار